لاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەوڕیانی هاوکارم لە خزمەتێوە عزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەیانیەی چالاکانی بواری مافەکانی ژنان لە سنا سەبارەت بە هەڵبژاردنەکانی ڕژیم. کۆبوونەوەی خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. داڕمانی معدەنی کرۆمیت بەسەر کرێکاران لە باکووری کوردستان. سەهەمین ڕۆژی بەردەوامی مانگرتنی کرێکارانی گروپی ملی فولاد لە ئاهواز. تێرۆری چالاکێکی سیاسی بەلوچ و ڕفاندنی چالاکێکی دیکە لە پاکستان. و سەپاندنی سزای زیندان بەسەر ڕۆژنامەوانێک لە تاران. درێژەی هەواڵەکان. بەیانیەی چالاکانی بواری مافەکانی ژنان لە سنا سەبارەت بە هەڵبژاردنەکانی ڕژیم. ڕۆژی دووشەممە حوتی ڕەشەمە 1402 چالاکانی بواری مافەکانی ژنان لە شاری سنا لە بەیاننامەیەکدا داوایان لە خەڵکی کوردستان کرد بە گشتی هەڵبژاردنەکانی هەردوو مەجلیسی ڕژیم بایکۆت بکەن. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە بزوتنەوەی شۆڕژێڕانەی ژن ژیان ئازادی لە ساڵی 1401 تاوی گۆڕەپانی سیاسی ئێرانی بە تەواوی گۆڕا و زۆربەی خەڵک لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی تێپەڕ بوون. ئێستا لە یەکەمین هەڵبژاردننی دوای بزوتنەوەی ژینە دەبینین کە بەکرێگیراوانی ڕژیم خۆیان بربژێر کردووە و کۆمەڵی کەسیش پرۆپاگەندایان بۆ دەکات. ئێمە چالاکانی مافەکانی ژنانی سنە ڕای دەگەێنین کە کۆماری ئیسلامی ساختارێکی دارماوە و هەڵبژاردنەکانی تەنیا دامەزراندنی بەکرێگیراوانی خۆیە و هیچ شەرعیەتێکی نییە. لە ڕۆژی 11 ڕەشەممە بە وتنی نا بە شانۆی هەڵبژاردنەکانی سیستمی دیکتاتۆریەتی ئیسلامی بایکۆت دەکەین و لە ماڵەوە دەمێنینەوە. نا بۆ ئێعدام، نا بۆ هەبوونی بەندکراوی سیاسی، نا بۆ کوێرکردنی چاوی ناڕازیان، نا بۆ دەسەڵاتی ئیدۆلۆژیک، نا بۆ پێشێلکردنی مافی مرۆڤ، نا بۆ جیاکردنەوەی ڕەگەزی، نا بۆ بێکارکردنی مامۆستایان و معەلیمان، نا بۆ سەرکوتی خوێندکاران، نا بۆ سەرکوتی کرێکاران، نا بۆ کۆماری ئیسلامی بژی ژن ژیان ئازادی بزوتنەوەی ژینە زیندووە. کۆبوونەوەی خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە حوتی ڕەشەممە خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی معیشەتی و جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان خانە نشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، ورمێ، کرماشان، پۆڕوا، بیجار، مەریوان، ئیلام، سەقز، عەراک، تاران، ئیسفەهان، تەبرێز، ئەردەبیل، مەشهەد، بەندەر عەباس، زاهدان، خۆڕەماوە و چەند شاری دیکە بە پێی ڕەواڵی هەر هەفتە دژ بە دۆخی خراپی معیشەتی خۆ پێشاندانیان کردو. خانە نشینکراوانی مخابرات خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەراتنی گەڵاڵی ئاسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. ناڕەزایەتی خەڵکی بانە لە ئاست داخرانی نەخۆشخانەی سەلاحەدین. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەممە حوتی ڕەشەممە دانیشتوانی شاریبانە لە ئاست پێشکەشنەکردنی خزمەتگوزاری لەلایەن نەخۆشخانەی سەلاحەدین و سەرگەردانی خاڵک ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی ئەو نیشتمانیان شەوی یەکشەممە لە نێوان نەخۆشێک و کادری دەرمانی نەخۆشخانەی سەلاحەدین دەمەقاڵە ساز بووە و هێزە ئینتزامیەکان بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە هاتوون. ڕۆژی دووشەممە کار و چالاکیەکانی نەخۆشخانەی سەلاحەدین ڕاگیرا و خەڵک ناچار بوون سەردانی نەخۆشخانەی ڕازی بکەن. نەبوونی پزیشکی کشیک و کادری دەرمانی کارامە کێشەی بۆ خەڵک ساز کردووە و هیچ ناوەندێکی دەوڵەتیش وڵام دەرەوەی ناڕەزایەتی خەڵک نەبووە. دڕاندن و سوتاندنی بەنێری نوێنەرانی مەجلس لە کوردستان. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە پۆستێڕ و بەنێری بربژێرەکانی هەڵبژاردننی مەجلس لە پارێزگای کوردستان لەلایەن خەڵکی ناڕازیەوە بەردەوام لە ناو دەبردرێت. بە وتەی هاوڵاتیان شەوانە وێنە، پۆستێر و بەنێری نوێنەرەکان دەچەسپێن و بەیانی هەمووی لەلایەن خەڵکی ئازادیخوازەوە لە ناوچووە. بەرپرسانی پارێزگای کوردستان سەریان لە ئاسکاردانەوەی توندی خەڵکی ئازادیخواز بەرامبەر بە شانۆگەریەکانی کۆماری ئیسلامی سوڕماوە و ناوێرن هیچ بڵێن و تەنیا بەڵێنی درۆ دەدەن و بانگەشە بۆ بەشداری
لە هەڵبژاردنەکان دەکەن. داڕمانی معدەنی کرۆمیت بەسەر کرێکاراندا لە باکووری کوردستان. ڕۆژی دووشەممە حوتی ڕەشەمە معدەنێکی کرۆمیت لە شارستانی خارپێتی سەر بە باکووری کوردستان بە هۆکارێکی نادیار داڕماو بەهۆیەوە 4 کرێکار لە ژێردار و پەردوودا ماونەوە. بە پێی زانیاریەکان تیمەکانی فریاگوزاری خێرا و ئاگرکوژێنەوە زوو خۆیان گەیاندوێتە شوێنی ڕووداوەکە و پاش چەند کاتژمێر توانیان 3 کرێکار لە ژێر خاک و دار و پەردوودا ڕزگار بکەن. بەڵام چارەنووسی کرێکاری چوارەم نادیارە و گەڕان بە دوایدا بەردەوام. شایانی باسا کە 2 هەفتە لەوەبەریش بەهۆی داڕمانی معدەنێکی زێر لە پارێزگای ئەرزەنجان لە باکووری کوردستان 9 کرێکار گیانیان لەدەستدا. کۆبوونەوەی پەرستاران لە شیراز. ڕۆژی دووشەممە پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی شیراز لە ئازدۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. پەرستارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم زانکۆی زانیاری پزیشکی، خوازیاری چوونەسەرەوەی ئاسیاق دەست و مەزایە، زیادکردنی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی زافەکاری، کەمکردنەوەی سەعاتی کار، دامەزراندنی هێزی کاری تازە، گۆڕانی دۆخی پیشەیی و نوێکردنەوەی گرێبەستەکانیان. سێهەمین ڕۆژی بەردەوامی مانگرتنی کرێکارانی گروپی میلی فولاد لە ئاهواز. ڕۆژەی دووشەممە حوتی ڕەشەمە کرێکارانی گروپی میلی فولادی ئاهواز بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان کرێکارانی گروپی میلی فولادی ئاهواز ماوەی 3 ڕۆژە لە ناڕەزایەتی لە سەرکاردەرکردنی هاوکارەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە و داوای گەڕانەوەیان بۆ سەرکار دەکەن. کرێکارانی فولاد هەروەها خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسان سازی حەقدەست، وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە، گۆڕانی گرێبەستی کرێکارانی پەیمانکاری بۆ قەراردادی، دابینکردنی ئیمکاناتی ڕێفاهی، بیمە و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. هاتنی لافاو لە سیستان و بەلوچستان و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم. بەهۆی ئەو بارانەی لە 2 ڕۆژی ڕابردوودا پارێزگای سیستان و بەلوچستانی گرتوێتەوە، لافاو لە زۆربەی شارەکانی ئەو ئستانە هەڵساوە و دەیان کێشە بۆ خەڵک ساز بووە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەش ڕێگەی دەیان گونداخراوە و خەڵک سەرگەردان بوون. هەروەها زیانێکی زۆر بە کەشاوەرزان گەیشتووە و ئاو چوەتە نێو ماڵ و دوکانی خەڵک و هیچ بەرپرسێکی ڕژیم هەنگاوی بۆ چارەسەرکردنی کێشەی لێ قەوماوان هەڵ نەگرتووە. تێرۆری چالاکێکی سیاسی بەلوچ و ڕفاندنی چالاکێکی دیکە لە پاکستان. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ ڕۆژی یەکشەممە چالاکێکی سیاسی بەلوچ و خەڵکی شارستانی سەرباز بە ناوی ئەیوب گەهرامزەهی لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیە و لە کەراچی پاکستان تێرۆر کرا. هەروەها چالاکێکی دیکە بە ناوی شوعیب ئەحمەد مەگەسی لەلایەن هێزەکانی پاکستانەوە دەست بەسەر و ڕادەستی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم کرا. بە پێی ڕێکەوتنامەی ئەمنیەتی نێوان هەردوو دەوڵەتی پاکستان و ئێران ئاماری تێرۆر و ڕفاندنی چالاکانی بەلوچ لە هەردوو لا زیادی کردووە. ڕۆژی یەکشەممە ئەیوب گەهرامزەهی لەلایەن دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی لە شاری کراکچی پاکستان درایە بەردەستڕێژی گولە و گیانی لەدەستدا. هەروەها چالاکێکی سیاسی دیکەی بەلوچ بە ناوی شوعیب ئەحمەد مەگەسی تەمەن 47 ساڵ لە ناوچەی کوچلاکی سەربەشارستانی خەزداری پاکستان لەلایەن هێزامنیەکانی ئەو وڵاتەوە دەست بەسەر و ڕادەستی وزارەتی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕۆژنامەوانێک لە تاران. سەبا ئازەرپەیک ڕۆژنامەوان و چالاکی میدیای خەڵکی تاران لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندانی تەعزیری، جەریمەی ماڵی و قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەحکوم کراوە. سەبا ئازەرپەیک لەلایەن دادوەری پەروەندەکەەوە بە تۆمەتی بڵاوکردنەوەی پڕۆپاگەندا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، بێڕەزیکردن بە بەرپرسانی نیزام بە 3 ساڵ زیندانی تەعزیری، 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و جەریمەی ماڵی مەحکوم کراوە. شایانی باسە کە ئەو ڕۆژنامەوانە پێشتریش سەبارەت بە گەندەڵی محەممەد شەریعەت مەداری وەزیری ئەو کاتی کار و ڕێکخراوی سەنعەت، معدەن و تجارەت دەست بەسەر و بە زیندان مەحکوم کرابوو.
و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی کەشاوەرزان لە بەلژیک و هێندوستان. ڕۆژی دووشەممە حوتی ڕەشەمە 1402 هەتاوی کەشاوەرزان لە وڵاتانی هێندوستان و بەلژیک بۆ جارێکی دیکە بە تەراکتۆرەکانیان مانیان گرت و شەقامەکانیان داخست. بە پێی راپۆرتەکان کەشاوەرزانی بەلژیکی بە کەڵەکەکردنی لاستیک و ئاگردانی لاستیکەکان شەقامەکانیان داخستووە و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتوو. هەروەها کەشاوەرزانی خەڵکی هێندوستان بە تەراکتۆرەکانیانەوە ئۆتۆبانەکانیان بەستووە و لەسەر شەقامەکاندا خۆپێشاندانیان کردووە. کەشاوەرزان خوازیاری کەمکردنەوەی باج، تەزمینی کڕینی بەرهەمە کشت و کاڵەکانیان بە نرخێکی گونجاو، قەدەغەی ئاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی دەرەکی، کەمکردنەوەی نرخی سوتەمەنی، زیادکردنی حەقدەست و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەوڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و کامەران.